هەمان بابەت و سووتاندنی قورئانی پیرۆز کە ئەمە ئەم حاڵەتە لە ساڵانی ڕابردوو لە ناوچەی جیاوازدا لە وڵاتی جیاوازدا بوونی هەبووە لە پاشەوەی کە موسڵمانان ناڕەزایەتیان دەربڕیوە هەڵوێستیان وەرگرتووە، بەڵام هێشتا ئەم حاڵەتانە ناوبەناو و ئێستاش دووبارە بۆتەوە لەلایەن هاوڵاتیەکی بەڕەگەز عراقی لا وڵاتی سوید لە پاشەوەی لە چەند ڕۆژی ڕابردوودا قورئانێکی یاخود کۆپیەکی قورئانی پیرۆزی لە وڵاتەکە سووتان لە پاش ئەوەی کە ڕەزامەندی لەلایەن حکوومەتی ئەو وڵاتە وەرگرتو دواتر کاردانەوەکان لە ناوخۆی عێراق و ئەو وڵاتە بە هەمان شێوە موسڵمانان شڕبوونەوە لەسەر ئەم بابەتە و مامەڵەی موسڵمانان دەبێت چۆن بێ لە کاتی حاڵەتێکی لەم جۆرەیە لە کاتی کە ئەو کەسانەی یاخود ڕەتکەرەوانی ئاینی پیرۆزی ئیسلام هەڵێستێکی لەم جۆرە بەرامبەر بە هەست و شعوری موسڵمانان لە تەواوی جیهاندا دەکەن لە کاتێکا کە دەزانین موسڵمانان لە تەواوی جیهاندا بڵاو بوونەتەوە وەکو شارەزایان و زانایان و چاودێرانش باسی لێو دەکەن بە بەردەوامی ژمارەی و هاتنە نێو دینی ئیسلامەوە زیاتر دەبێت، بەڵام ئەم حاڵەتانیش ڕوو دەدات پێی سەماپسانی ئاینی چۆن هۆشیاری بن بە موسڵمانان لەسەر بابەتە لەگەڵ بەڕێز دکتۆر ئیسماعیل گەڵاڵی کە بەڕێزیان پێشنێژ و تارخۆیان لێرە ئامادەن گفتوگوی بابەتە کاکەم دکتۆر زۆر سوپاس بۆ ئامادەبوونی جەشنیشی لێ پیرۆز بێ. جەژن لە جەناب تو لە هەموو موسڵمانان پیرۆز بێ و خوای گەورە مۆفەقتان کە. زۆر سوپاس دەکەم. ئەم حاڵەتەمان بینیوە ساڵانی ڕابردوو لە پێشتریش لە وڵاتی جیاوازە کە ئاینی یاخود کۆپی قورئانی پیرۆز سووتێنراوە یاخود زۆر جار ڕەتکەرەوانی ئەم دینە بە شێوازی دیکە شعوری موسڵمانانیان ڕەنگە کردوێتە ئامانج. پێویستە ئاینی پیرۆزی ئیسلام مامۆستایانی ئاینی لە تەواوی جیهاندا چۆن مامەڵە لەگەڵ پرسێکی لەم جۆرەیە بکەن؟ پێشەکی بەناوی خوای گەورە و پەروەردگار من حەزەکەم پێشەوەی بینە سەر ئەم بابەتە باسێکی قورئان بکەین. قورئان خۆی چییە؟ کە عولەمایان تعریف و پێناسەیان کردووە فەرمایە الکەلام المنزل على رسوله عن طريق الوحي. ئەمە فەرمایشتی خوایە دابەزیەوە بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم لە بەڕێگەی جوبرەئیلە کە وحیە المقروء في الصلاة المتعبد بتلاوته. بریتێ ئێمە لە نوێژە تەنیا توانین قورئان بخوێنین و ئێمە ئەگەر قورئان بخوێنینەوە ئەوەی عیبادەتە. گەورەی قورئان ئەوەیە کەلامی خوایە دابەزیەوە بۆ ئەم سەر عەرزە و هەموو بەرنامەی هەموو دیانەتەکانی تایە بە تایبەتی ئەو دیانەتانەی کە سەماوین و لەسەر ئەرزا دروست نەبوون وەکو مەسیحی وەکو جوولەکە وەکو دیانەتی حەزەتی ئیبراهیم هەموو ئەمانە لە قورئانی پیرۆزە باس کراوە و ئەم قورئانە پیرۆزە کە کەسێک گێت یا دەستگایەک گێت یا بە شێوەیەک لە شێوازەکان بەرنامەی بۆ دائەڕێژرێ و ئەسووتێنرێت تەنیا سەبەبەکەی ئەو هۆکارەیە کە جەنابە ئاماژە پێکرد ئەویش ئەوەیە ئەم ئاینی پیرۆزی ئیسلامە سەریعترین ئاینە لەم سەر تا سەری زەویە کە لە گەشەیەکی زۆر سەریع و زۆر بەردەوامایە کار ئەم هەفتەی پێشووە تقریباً یەکێک لە قەشەکان کە 15 ساڵە قەشەیە خۆی و زیاتر لە 15,000 لە مەسیحیەکان موسڵمان بوون و هاتە ناو ئاینی پیرۆزی ئیسلامەوە. من قەناعەتم وایە کە ئەمە دوو ئەسبابی هەیە. یەکێک لەوانەیە ئەم گەنجە لەوە چێ لەوێ ویستبێتی داوای لجوئێ بکە لجوئێکی بنێ و بەم شێوەیە بکەوێتە ئەوەی کە ئەم ئیشیان پێکرد بێ. دیوەکەی تریشی ئەوەیە بەڕاستی قسەیەکی کوردەواری هەڵێ تیرەکان ڕووی لە هەر شتێک بێ بزانەکەیترە حەقەکە لەوەیە. کەس نە تەورات ئەسووتێنێ نە ئینجیل ئەسووتێنێ نە کتێبە باتیلەکانی تر ئەسووتێنێ. بۆ نمونە ئێستا ئەو وەرەقەی لە بەردەست جەنابتایە ئەوە جۆرێک لە زانیاری و عیلمیتایە چ پێویستەکە من بێم ئەمە بسووتێنم پێویستەکە بێم بیخوێنمەوە ئەوەی بەدڵم بێ وەری ئەگرمەوەی بەدڵم نەبێت کە زۆری لێ نەکردەوە بێ بیسووتێنێ. ئاینی پیرۆزی ئیسلام و مامۆستایانی ئاینی بە پێ و زانستی کە لە نێو قورئاندا باس کراوە لە کاتی حاڵەتێکی لەم جۆرەیە پێویستە چۆن موسڵمانان هۆشیار بکەنەوە و هەڵوێستەکان چی بێت بۆ هەم دووبارە نەبوونەوەی هەم بۆ ئەوی گرژی و پێکداتان لە نێوان ئاینی بەخود شوێنکەوتوانی ئاینی پیرۆزی ئیسلام و ئاینەکانی دیکە دروست نەبێ. ئێستا هەڵوێستە گونجاوەکەی موسڵمانان چییە لەم کاتەیە؟ ئێمە وەکو مامۆستایانی ئاینی کە لە
مامۆساکانی خۆمان و ئوستازە گەورەکان و عولەما و زانایان ئەمە مووقیفی موسڵمانە. یەکەم ئێمە خۆمان زیاتر پابند بین بەم قورئانەوە، ئەمە هەنگاوی یەکەمە. هەنگاوی دووەمیش ئەوەیە ئێمە کارێک نەکەین کە ئەوان بۆ نمونە قورئانە سووتێنن، ئێمە ناین ئینجیل بسووتێنین، ناین تەورات بسووتێنین. ئێمە ئەتوانین بەعزێک ئیجراعاتی تر لەگەڵ ئەو وڵاتانە کە پشگیری ئەمە ئەکەن. بۆ نمونە ئەوەی جامعی ئەزهەر کە فتوایەکیان دەرکردووە کە خەڵک شتی سویدی نەکڕێ، لەم ڕۆژە خۆی لە خۆیان ئەوە ڕەتفعلێکی زۆر جوان و زۆر چاکە. بەڵێ ئێستا بۆ نمونە دانیمارک وەختی خۆی غەڵەتیان بەرامبەر بە پێغەمبەر صلی الله علیه وسلم کرد، ئەو ئیجراعاتانە چۆکی بە دانیمارکدایە. و ئێمە هەر بە ڕێگەی سلمی لەبەرەوە ئەم قورئانە خۆی باسی سلمی ئەکا، خۆی باسی ئاشتی ئەکا. لە قورئانەکەی ئێمە یا 2000 باسی پێغەمبەر صلی الله علیه وسلم هاتووە کە محەممەدە، دەیان جار باسی حەزەتی مەسیح هاتووە، دەیان جار باسی حەزەتی موسا هاتووە، باسی حەزەتی ئیبراهیم هاتووە. لەبەرەوە ئەم دینەی ئێمە گژگیرە بۆ هەموو دیانەتەکانە بێ ئێمە بە گەورەی تەماشای لەما گەورەی دینەکەی خۆمان بۆ دەرەکەوێ و بچووکی بەرامبەرەکانیشمان کە ینی وا ئەزانێ ئەم قورئانەی سووتان هەموو شتێک کۆتایی پێیە. ئەو دەقەی ئەو قورئانەی سووتانوە لە چەندین شوێنی ئەم سەرزەویە مەجموعەیە گەنجی جوانی دڵپاک و دڵساف ئەم قورئانیان لەبەر کردووە، ئیعلانیان کردووە کە ئەم قورئانیان لەبەر کردووە. زیاتر لە 30-40 ملیۆن کەس ێستا لەم سەرزەویان قورئانیان لەبەرە. ئیتر ئەو ئەم قورئانە بسووتێنێ تەنیا سوکایەتیە و ئەزیێتدانی دڵی موسڵمانانە. ئەم قورئانە نە بە سووتان لە ناوەچێ، نە بە ئیهانە و خراپەکاری لە ناوەچێ. من ئەگەر یەک نمونە بۆ جەنابتان بێنمەوە، لە رووسیا زیاتر لە 80 ساڵ قورئانیان بە هەچ کەسێ بگرتە ئیدامیانە کرد. ئێستا لە رووسیا سەریعترین دین کە گەشە ئەکا بریتە لە ئاینی پیرۆزی ئیسلام، دەوڵەتەکەش پشگیریەکە. ئەمە قووەتی ئەم قورئانەیە. لەبەرەوە قورئان بە هیچ شێوەیەک زەرەر نایە، تەنیا دڵی موسڵمانانی پێ عەزێتە بێ. ئێمە ژەبێ ئەوە بزانین کە ئێمە خاوەنی ئەم قورئانە گەورەین، دوژمنی شێونە هەیە کە ئەوەمان لەگەڵا بکە. باش مامۆستا، ئێوەکو مامۆستایانی ئاینی وەکو شارەزایان و هەروەها ئاراستەکردنی ئیمانداران موسڵمانان بۆم ئاینە، پرسە سیاسیەکان تا چەند بەهۆکار و پاڵنەری ئەمڕۆ داوا نازان بەرامبەر باینی ئیسلام؟ خۆی شتێک هەیە لە هەموو عالەمە، شەڕ لە هەر شوێنێک هەبێ، کێشە و ناڕەحەتی لە هەر شوێنەکە هەبێ، عەزیێتدانی خەڵک لە هەر شوێنەکە هەبێ، دەستی جوولەکە لەو شوێنەیە هەیە. ئەم دەسانە هەمووی جوولەکە ئەیجوڵێنێ بۆ ئەوەی لەی شوێنێکی دنیای ئیسراحەت نەکرێ. ئەزان نەمە جەژنە و موسڵمانان هەمویان دڵیان خۆشە بە جەژنەکە. بۆ نمونە ئەو هەموو خەڵکە قوربانیەکە لەو وڵاتە ئەوروپیەکان نوێژ لە ناو باخە ئەکەن، جێی نابێتەوە، ئەچنە پارکی گەورە جێی نابێتەوە خەڵکەکە ئەو نەزۆرە. ئەمە حقدێک لە دڵیا دروستەکە حەزەکە بەمە دەری بڕێ. هەرواش بوون لە مێژووە. من ئەگەر پاپای کلیمنت ئەسابع، پاپای فاتیکان، یعنی ئەو بەڕەسمی لە ساڵی 1541 میلادیە ئەو کاتە قەراریاوە کە قورئانێک بە لاتینی نووسراوە، تەرجمەکراوە بە لاتینی نووسراوە، تێت ئەبێ بیسووتێنن، سووتانویانە. و هەروەها لە زۆر شوێنی ترە، ینی لە مەدینەی بالی سویسری کە قورئانێکیان تەبع کرد، لەوە ئەچوو ئەو قورئانش کە بە لاتینی تەبع کراوە، ئەو کاتە ینی پێ ئەچێ کە بۆ هینیش نەبێ، ها بڵێ بۆ دەعوە و بانگەواز نەبێ، لەوە چێ ئەو چاپە منێویست بێتی قازانجێک لەم چاپەیە بکە. بەڵام نەیانێڵا، هەمویان کۆ کردەوە مەنعیان کرد. لە حروبی سەلیبیە، لە شەڕی سەلیبیەکانە چووبوونە هەر شوێنەگەوە قورئانیان سووتانوە، مزگەوتیان سووتانوە. ئەمە یەکەم جار نییە، بەڵام من ئەوە ئەڵێم بە موسڵمانان، ئەوە ئەڵێم بە ڕەئی گشتی بە هەموو جیهان. ینی ئێستا قێزەوەنترین شت کە لەم سەر عەرزەیە بانگەشەی بۆ ئەکرێ مەسەلەی هاوڕەگەز باسیە. هەنی ئەگەر کەسێک بڕوە عەلەمی هاوڕەگەز بازی بسووتێنێ لە سویسرا، لە سویدا،
لە وڵاتانە ئایا ڕاپێکی زیندان ناکرێت. هەر ئەوانەی کە مزاهرەیان کرد وتیان جاری پێشویستیان قورئان بسووتێنن مەجموعەیە گەنج مزاهرەیان کردیانەوە قورئانی ئێمە چۆنەی سووتێنن هەمویان لە سجنان بە 4 ساڵ حکم دراون ینی لە زیندانی سویدا. بۆیە غەرب خۆی لە ئەزمەیەکی ئەخلاقیایە لە ئەزمەیەکی هەڵۆشانەوەی خێزانایە لە ئەزمەیەکی ئەگەر بڵێم ئێستا سپی پێستەکان لە زۆربەی وڵاتانە جاران ڕەشپێست ئەفرۆشرا ئێستا سپی پێست دەفرۆشرێ تیجارەتی ڕەقیق کە لەگەڵ ڕێزما بۆ جەنابوو بۆ هەموو خوشکان کە ئێستا تیجارەت بەو شێوەیە بە ئافرەتەوە کرێ لە ناوجەرگەی ئەوروپا لە هەموو شوێنەکانە ئەمان ئەم هەموو ئەزمەیانەیە هاتوونەتە سەرەوە قورئانی بسووتێنن و ئەزان ئیتر بەمە ئەم کێشانە حەلە بێ. دکتۆر دیارە ئەم کەسەی کە ئەم کارەی کردووە ئەم حاڵەتە ڕووی داوە هاوڵاتیەکی بەڕێگەز عێراقیە حکوومەتی عێراق و هاوپێچ لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە پێویستە چۆن مامەڵە لەگەڵ بابەتێکی لەم جۆرەیەکەن لە کاتێکا کەسەکە هاوڵاتیەکی عێراقیە عێراقیش لەسەر بنەمای ئاینی پیرۆزی ئیسلام دەستوری نووسراوەتەوە و کار بە ئاینی پیرۆزی ئیسلامەکات. خۆی ئەم ئەوەی بڵێن بابەتەکان کە باز ئەکرێ و لە جێی مەوسوقەوە کە ئەم هاوڵاتیە مەسیحی و لە عێراقەوە چۆتە ئەوروپا من ئەواڵم ئەم هاوڵاتیە گەر یەک تۆز وەفای هەبوایە چەند ساڵە مەسیحەکان لە وڵاتان کەس لە گوڵێک کاڵتری پێنەوتون غەیری داعش ئەی خەمە ناو کەوانەیەک غەیری داعش کە داعشیش هەمومان نەزانین چۆن دروست بوو بە چ شێوازێ دروست بوو دەستی مخابراتی هەموو وڵاتەکانی تیا بوو لە دروستبوونیە غەیری ئەمە شتێکی تر نەبووە بڵێ ئەم بۆ نمونە ئێمە مەسیحی من دڵنیام برا مەسیحەکانی ئێرە بێبەرین لەو کارە و دژایەتی ئەو کارە ئەەکەن و ئەو کاریان بەلاوە کارێکی زۆر خراپە چونکە ئەوان لێرە ڕێزلێ گیراون حرمەتیان گیراوە هەر ئەوەیە هەڵخەڵەتێنراوە لەوە چه پارێکی چاکی درابێتێ لەوە چێتوێتیان لە جوو تێنێ وەرە ئەمە بکە ئەویش ئەمە ئەگینا وەکو ئەوەی کە ئەم حقدا حقدێکە لە دەرەوەی ئەم گەنجایە بەم گەنجە کراوە. دکتۆر خۆ پیشاندانەکان ناڕەزایەتیەکان لەو ڕۆژۆ لە ناو شقامی عراقیدا بەدەی دەکرێت بە تایبەت لە بەغدا ئەنی ئەم خۆ پیشاندانانە وەکو هەڵوێستە وەرگرتنێ کاریگەری دەبێت لەسەرەوەی کە وڵاتانیش لەمە دوا بە پرسێکی هەستیارە و مامەڵە لەگەڵم بابەتەیە بکەن بەنا ئاسایی تەماشای حاڵەتێکی لەم جۆرە و دووبارە نەبوونەوەی بکەن. بێگومان من دەستخۆشی لەوە کەم کە چوونەتە بەردەمی سەفارەتی سوید بوو ئەوەی بزانێت کە ئەمەی ئەیکا بێ نەتیجە نییە نەتیجەیەکی سلبی هەیە لەسەر ئەو پەیوەندەی کە لە بینی سوید و وڵاتانی عالەمی ئیسلامیە هەیە وەکو عەرزم کردن ئەزهەر قووەتێکی عیلمی و قووەتێکی سەقافی هەیە لەسەر عالەمی ئیسلامی کە ئەفەرمێ شتەکانی مەکڕن بۆ نمونە ئەگەر لە سەتا بیستیشی بەگوێی ئەزهەر بکە اقتصادی ئەو وڵاتەدا ئەڕوخێنە بەسەریەکە وەکو چۆنی دانیمارکی وا لێ کرد هەتا ئێسش نهاتۆتەوە تایم من ئەوە ئەڵێم هەموو هەڵوێستێک بە شەرتێک سلمی بێ ڕەتدانەوەیەکی سلمی بێ ڕەتدانەوەیەکی قانونی بێ ڕەتدانەوەیەک بێ کە لە چوارچێوەی ئەوەی کە ئاینی پیرۆزی ئیسلام خۆی ئەفەرمێ ئاوا تەعاملیان لەگەڵا بکەن من قەناعەتم وایە تەئسیرێکی زۆر گەورەی ئەبێ و بوشێتی چکە ئەو حتا تەسریحێکیە ڕئیسی ئەو وڵاتەکە ئەڵێ قورئان سووتاندن نایاسایی نییە بەڵام کارێکی خراپە ئیتر ئەمە وردە وردە دەلالت لەوە کاکە ئەمانە بە خۆیانە بچنەوە یعنی لە هیچ شوێنێکی دنیا نییە گاڵتەکردن و سوکایەتیکردن بە مقدساتی یەک لەسەر ئەتوانم بڵێم ینی دوو لەسەر چواری یەک لەسەر چواری گۆی زەوی ئێستا موسڵمانان یەک لەسەر چواری گۆی ئەم زەوێ پێگەێنن معقول نییە تۆ سوکایەتی بە قورئانەکانیان بکەی لەبەرەوە نەتیجەکەی وەکو جوهدی بەشەری ئەمەیە وەکو جوهدی خوای پەروەردگاریش ئەوە ئەبێت چاوەڕێ ئینتیقامی خوای گەورە بکەن ئەو وڵاتانەی کە پێشوازی لەم بیر و بۆچوونەکەن.
مامۆستا من زۆر سوپاس دەکەم کە لێرە ئامادە بووی ماندوو نەبی ئەگەر بابەتێکی دیاریکرا و لەسەرم بابەتە جەناب یان من لایەتم چوو بێ وەکو پرسیارە ڕاستی جەنابتی بکەم و پێت خۆش بێ باسی لێ بکەی. من ئەوە ئەڵێم ئەم قورئانە هەرچی قورئان هەیە لەسەر عەرزە بیسووتێنە لە دەعوە و بانگەوازی ئەم قورئانە کەم ناکا و مسلمانان دڵیان پێی بێتاقەت ئەبێ ئەجینا وەکو بەرنامەکەی خوای گەورە ماشیە مەسەلەیەکی کوردی ئەڵێ کاروان هات و تێپەڕی سەگی ژەر بە خۆر ئەوەڕی ئێمە هەر ئەوەی لێ تێ ئەگەین ئەجینا ئەم دینە هەر لە گەشەیە و هەر لە گەشەی گەورەی شائەبێ گەورە عالم و زاناکانی خۆیان قەشەکانیان مسلمانە بن ئیتر ئەمە خۆشیان بانگەشەیە بۆ قورئانەکەن بەس بە خۆیان نازان کە خەڵکێکی زۆری ئەم قورئانە خوێنێتەوە بزانە چییە. بەڕێز دکتۆر ئیسماعیل گەڵاڵی پێشنێژ و وتار خوێن مامۆسایی ئاینی لێرە ئامادەیتە بۆ زۆر سپاس بۆ ئامادەبوون دکتۆرکە. سپاسی ئێوەشەکەن.